سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش هاتوونێتە قەزای تەختەق ئەو قەزایی کە بە کەرتی گەشتیاری و کشتتوکاڵی بەناوبانگە بابزانین کەرتی گەشتیاری لەم قەزایە چۆنە و کەرتی کشتتوکاڵ چۆنە نیگەرانیەکان لەسەر کەرتی گەشتیاری و کەرتی کشتتوکاڵ چۆنە جوتیاران و لایەنە پەیوەنددارەکانی ئەم قەزایە دەدوێنین بزانین چی گیر و گرفتێک لەم قەزایە هەیە کە زۆرێک بازەوە دەکەن قەزایەکی تەواو فرامۆشکراوە لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی کشتتوکاڵیشەوە بە هەماشێوە لەگەڵمانە بن. هەنجیر بۆتە بەشێک لە ناسنامەی مێژووی قەزای تەختەق چونکە ساڵانێکی زۆرە ئەم بەرهەمە لە تەختەق جوتیارەکان دەسوپەنجەی لەگەڵا نەرمەکەن و بەرهەمی دێنن لەمەوێ لەم بەرنامەی پێتان بڵێم ڕێژەی بەرەمێنانی هەنجیر چەنە جوتیارەکان چ گلەییەکیان هەیە ئەم هەنجیرە کە ئاڵتوونی زەردی پێدەوترێت ئێستا لە بازاڕەکانە بۆ جوتیار چەنێکەکە بۆچی بەرهەمی هەنجیر لە تەختەق کەم بۆتەوە بۆچی ئەم بەرهەمە جوانە لە بازاڕەکانە پارێکی کەمەکە وای کردووە کە زۆرێک لە جوتیارەکان دەستبەرداری بن و داری هەنجیرەکانیان دەربهێنن وشکی بکەن لە جێی ئەوە پرۆژەی تر ببێت بە جێگرەوەی. حاجیان چەند ساڵە فەلاحی جەنابەت لەم سنوورە و فەلاحەتیەکە زیاتر تۆ چیەکەی بەرهەمەکانت چییە و کێشە و گرفتان چییە لەو منتیقەیە پێویستان بەچیە بۆتان بکرێت کە نەکراوە؟ وەڵی براگیان لە هەشتاوە فەلاح لە هەشتاوە فەلاحم تقریبان دە 15 ساڵیشە خەری ڕەزم لە قەزیە ڕەز سعیمان نییە بەخوای بەری باشە بەخوای بەس ئەوەندە ناخۆشیمان هەیە بە شەو دەکەینەوە زۆر ناخۆشە بەڕاستی بێزارین لە ڕەزەکەش لەبەرەوەی شەو دەکەینەوە. خەوتان نەماوە؟ خەوتان نەماوە؟ ناوە لە خەومان نییە خەو ئێمە سەعات 11 دێن 5 بەیانی دەگەڕێنەوە 5 بەیانی وەرە بگەڕێەوە بڕۆ هەنجیر بفرۆشە نان بخۆ 12 نیوەڕۆ وەرەوە ئێرە من 7 بەیانی هاتۆتمەوە ئێرە 12 بەیانی گەڕاوتمەوە ئەوەی ئێستا 3 پاش نیوەڕۆی گەڕاتمەوە دەبێت بچمەوە مارێ لە مار لە تەختە بگەڕێمەوە سەعات 11 شەو پێنج بەیانی دیسان بگەڕێمەوە ئیتر ئەوە بە زمانە حکوومەتەکەش هاوکاریمان ناکە مەسەلە ئەم مەوجە بگۆڕێ زەختێک لەسەر ئەلوەکان بکە ئەم حساباتە بگۆڕێ ئەگەم حساباتە بگۆڕێ مەسەلە سەعات 7 بەیانی 8 بەیانی بگاتە ناو ئەلوە ئەتوو بە ئیسراحەت خۆت دەکەیەوە ئەو هەرە پڕپڕێ و ئەو پەلەپەلیە ناکەی باشترە ئەما تو 11 شەو بێی دەبێت خەوت نەبێت دەبێت چ کارە ساتێک بێ ڕزقەکەت هەرچەند چاک بێ لێی بێزارە بی دەنە وەڵا بەرام ڕزقمان ئەیبی نییە هەنارە هەنجیرە ترێیە هیچ عیبی نییە ئەوەی کە عیبی هەیە ئەوەیە کە خەمی جوتیار و فەلاح ناخورێ و ئەو بەرهەمانەتان وەکو پێویست لە بازاڕە ناتوانێت ساغی بەرێ زەراعەش هاوکاریمان ناکە برێ وەک پێویست شیمیامان بداتەیە دەرمانمان بداتەیە حکوومەتەکە خزمەت گوزاری فەلاح بێ دەبێ ئەم حکوومەتە دەبێ بە 100 دەرەجەش قەرداری ئەم فەلاحەیە چۆکە ئەم فەلاحە مەدعەمی ئەم حکوومەتە بووە ئوتێلی ئەم حکوومەتە بووە وەک مەدعەم نانی لێ خواردووە وەک ئوتێل لێ خەوتووە پێشمەرگە دەبوایە ئەحتمامی 100% بدایەتە فەلاح وەڵڵی لەو 100% سفر لە سفری دەخوێنێتەوە سفر نییە هاوکاری فەلاح نییە نە دەرمانی هەیە نە چیمیای هەیە ئەگە مەسلاحەتی خۆی لەگەرا نەبێ ئیتر ئەحتمام نییە بە کورتەکەی ئەمن پێچوپەنای پێ نادەم بەخوای ئەگە حکومەت بێ دەبێت بەس خۆی بە قەرزار فەلاح بزانێ ئەگە تۆزێک خۆی بە قەرزار بزانێ دەبێ ترێکتەرت بداتێ دەبێ توێتەت بداتێ توێتەی فەلاحی
بۆ ئەوەی ئەم ڕزقەی پێ بچێشیەوە بۆ ئەوەی فەلاح دەمکوت بکا بەرێ ئەشهەدە بالله ڕەد فەعلی فەلاحی دایەوە بەڵام کا ڕەد الفەعل کا پاداش حکومەت دەبوایە فەلاحی وەک بیلبیلەی چاو خۆی بپارێستایە بەس کا بیلبیلە والله وەک نازانم چیش نایپارێزێ ئەم فەلاحە چۆکە لەبەر ئەوەی سوتەمەنی ئەم شۆڕشە بووە ماری مەدعەم بووە ماری ئوتێل بووە ئەمن مەچینەیەکم گیرا بوو کابرای گومرگ نایداوە پێم دەگوت 4 پرسمە من 8 دینارم دەوێت هات کردێ ناسارەوە بدە گومرگ گوتی ئەمن 8 دینارم دەوێت پسێن و 2000 دینار دم بەخوای ناتان دەمێ مەچینەم لە ڕێ نەگیراوە لە قاچاق نەگیراوە لەسەر زرعات باریان کردووە ئێمە مارمان سوتەمەنی ئەم شۆڕشە بووە مارمان مەدعەمی بوو مارمان ئوتێلی بووە ئێستا ئەوە حەقی پاداشتەکەی فەلاحە قەستەم بەخوا عەریزەکەی لێ وەرگرت و ڕاست ئیمزام وەرگرت و 1 دینارم نەدا مەچینەم هێنایەوە و بەبێ ئەوەی 1 فلس بدەم بەس کاکە لە شوێنەکە بۆیان ڕێکەوێ زەرە لە فەلاحەدەن نەک ئەوەی کە قازانجیان هەبێت کورە فەلاح نەک زەرەر دەبل زەرەری کردووە لەبەر ئەوەی بیدایەتەکەی سوتەمەنی ئەم شۆڕشە بووە ئێمە من خۆم حکومەت بلی بەدەیەکەمانەوە نا ئەو پیاوە شایەدا 3 برازان پێکەوە خنکە لە کۆزڕەوەکە کوڕێکم لە حاجی عومەران مرد ئەلەوێ شەهید بوو ئێستا شەهیدانێ هەیە 3 برا خێزانم و 2 ئامۆزای بە 1 ڕۆژ ئیدام کرا قەستەم بەخوا مەیتشمان دێتەوە ئەمە خاوەن 9 شەهید بە ئاقەتوو ئەگەر لە تەپر سەرمەوە بیکاتە زێر هەتا بن پام هەر حکومەت قەرزار نییە کاکە ئەمان پیاوەتی لەگە پیاوقەتە ئەوەی منەتیشی پێ نەبێ سەدەقە سەرتە با ببێتە سەدەقە و پیاوەتی و سوتەمەنی هاتووینەتە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کۆیە بەشی کشتتوکاڵی تەختەق بۆی لەگەڵ بەڕێبەرەکەی قسە بکەین لەسەر گیرروگرفتەکانی تایبەت بە ناوچەکە و کشتتوکاڵ لە ناوچەکە و هەروەها بەرەمی هەنجێری ئەمساڵ لە ڤیستیڤالەکەەوە بە کۆی گشتی ئەمساڵ بەرەمەکە چۆن بووە ئێستا بەڕێوەبەرەکە لە ژوورە ئێمە دەچین گفتوگۆی لەگەڵ دەکەین لەسەر ئەو پرسە کاک سەوا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئێمە کە بەرەو تەختەق هاتین یعنی دەبینین تەختەق سۆربەی بووە بە حەوزی ماسی ئەو شوێنانی کە شوێنی کشتتوکاڵین پێشتر کە هاتیتە تەختەق زیاتر ڕەز و باخەکان و سەوزایی دەبینی ئێستا با بڵێن حەوزی ماسی شوێنی بە هەنجیر لەخ کردووە کە لە فلێکسەکەی پشتەوە باسی ڤیستیڤاڵی 4ەمی هەنجیرەکەین لە تەختەق ڕێژەی هەنجیر بەرهەمی هەنجیر چۆنە و ئایا بەراورد بە ساڵی پێشوو چەندێک بەرهەمەکە زیادی کردویان کەمی کردووە سەرتا بنای خوای گەورە ئێوەش بەخێر بێن ئەم ساڵ بۆ ساڵی 4ەمە لە ژێر چاودێری قایمەتی قەزای تەختەق بەڕێوەبەرەتی گەشتی گوزاری کۆیە بەشی کشتتوکاڵی تەختەق بەشی ڕۆشنبیری تەختەق ئەم ڤیستیڤالە بەڕێوە دەچێت ئەگەر باسی ئەوە بکەی مەسەل بەنمونە وا تەماشات کردو سەیری کردەکە و زەویانە زیاتر بۆ حەوزی ماسی بەکارهێنراون ئێمە لە قەزای تەختەق 21 کەرتمان هەیە یعنی 21 گوندمان هەیە ئەم گوندانە بەشێکیان کەوتونە سەزەی بچووک بەشیان کەوتونە پشتەوە ئەوانەی کەوتونە کە سەزەی بچووک پێیان دەرێن بەراو ئەوانەی کەوتونە پشتەوە پێ دەرێن پشتاو یعنی پشت بە باران دەبەستن ئەوانەی کە سەزەی بچووکن پشت بە ئاوی زێ بچوو دەبەستن ئەم حەوزانە کە تو بینیوتە ئەمانە پشتاون زەویەکانیان هەموو زەوی پشتاون دی دەغڵودانن بەنمونە ئەمانی تر کە ماونەتەوە ئەو ڕز و باخانە ئەمانە لەسەر زێنە پشت بە ئاوی زێ بچوو دەبەستن لەسەر زێنە ناتوان برێن وڵای دەستکاریە نەکرایە یعنی دەستکاری کراوە بەس بەو شێوە دەستکاری نەکراوە کە برین بە ڕێژێکی زووە چونکە لەبەوەی منتەشا بەرهەمەکانمان دەکەم بەرهەمەکانمان کە ئەم ساڵ بەراوردم کرد لەگە ساڵی پار بە ڕێژێکی وە خۆی بە ساڵی پار دەڕوە یعنی ڕێژەمان لایە کە ڕۆژانەمە بەرهەمان چەند هەبووە و پار چەند ئەم ساڵی چەندە چەند بۆ پار چەند بۆ ئەم ساڵ چەند بوو
بە ڕۆژانەگە بۆ باز بکەم دەبێت چکەم سال کۆتای ساڵ نەهاتوە تاکو ئێستا یان ڕۆژانە بە بەردامی دەڕۆ ئێستا توام لە کات و ساتشکە پێ بنێت چل بۆ هەتا 50 تەن زیاتریش و بەرهەمان ئێستا بەرهەمەیە ئەو بەرهەمەی کە باسش دەکەم تەنها قەزای تەقتەق نییە پێتان ڕابگەین تەقتەق نییە ئەوە لە سێگرتکان دێ نەحی سێگرتکان دێ لە شوان و شێخوزێنی کە سنووری پارێزگای کەرکووکن ئەلێش بۆمان دێ ئێمەش دەچینە بەر ئەوان دێت چکە دوو شوێنمانەیە کە بۆ پێدرێن عەلووە یان سەوزەمیۆی کە دەفرۆشێ یەکیان لەناو قەزای تەقتەقە یەکیان لەو بەرەکە خەڵاتە و خاڵخاڕین پێدرێن لە سنووری خاڵخاڕان و خەڵاتەیە سەوزەمیۆ ژێندرە هەیە بەرهەمی وانش دەچی هێمەر دەچی بەس ئەوەی لە بەدەستمانە و دەزانین ڕۆژانە چل بە 50 تەن بەرهەمان هەیە ئێستا ئەم ڕێژەیە زیادی کردووە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوویان وەکو خۆیەتی یاکەمی کردووە لە هەندێک بەربوومان زیادی کردی لە هەندێکمان وە خۆی ماوەتەوە ئێستا هەنجیر بەراوردەکەی ئێستا کەم تەماشای ڕۆژان دەکەم وەک ساڵی پار بەرهەمان تاکو ئێستا بەرهەمان هەیە سەرڕای ئەوەی کە ئەم ساڵ کە ڕێژەی بارانبارین نەبووە جەو کەش و هەوا لەبار نەبووە تۆز و خۆڵ زۆر بووە ئەم بابەتانە گەرمایشی بەتینمان هەیە لەگەر ڕۆژ دەتوار بەڕێزەکان زۆر جار باسەوە دەکەن دێنە هەتا گەرما بەتین بی بۆ هەنجیر باشە هەتا گەرمە بەتین بی بۆ هەنجیر باشە بەس لەبەر ئەوەی هەموو لەسەر جێ بچووکن ئاوەشی باشیان هەیە تەسیری لە بابەتەکە نەکردیان لۆ ئەوەی کە مەسەلە کەمی کردبی بەس لە هەندێک شتیش زیادی کردی ئەستا بنبوون پێتان برێم بەرهەمی قەیسی چکە لە بۆی سەیە قەیسی لە خۆتان دەزانن بەرهەمی قەیسی ماوەیەکی کورتە زۆر نییە پێدەگا تاوکۆ جارشکە ناکەس هەنجیر ینی دەتوانم برم لە ماجی شەشەوە پێدەگا هەتا دەگاتە ماژی یازە و بارانی پەردەباری نارم ڕێژوا زۆر دەبینێت 50 تەن بەس با حاڵ عنی وردە لە کەمی دەدا بەس هەر دەمینێ بەس قەیسی کە کاتی پێدەگا ئیتر ماوەیەکە ئەو 2 هەفتە و 3 هەفتەکە پێدەگات دوای کۆتایی پێ جارشکە ناگرێتەوە دەتوان پێتان ڕابگەنم لە ساری 2020 200 تانمان هەبوو بووی لە 21 250 مان هەبوو لە 23 24 بوو ڕێژەکە زیادی کردی بۆ 300 زیادی کرد لە 24 ئێستا دەتوانم ئەم سابرم لە 600 تان زیاتر بەرهەمانە بە قەیسی سەرڕای ئەوەی کە کەشوهانا لەبار بووە تۆز و با هەبووە جەو ناخۆش بووە بە ڕێژەی قەیسیشمان لە ساڵی پار زیاتر بووە بەرهەمان زیاتر بووە بۆیە دەتوانم برێم بۆی برێم بە شێوەیەکی وە ڕزباخانمان دەرنی هەندراون کە تەسی لە بازار کردبێ بەڵێ ڕۆژی هەینی چوارەم فیستیڤاڵی هەنجیر لە تەختەق بەڕێوە چوو بەڵام هەر یەکەم ڕۆژ هەنجیر تەواو بوو لە نێو فیستیڤاڵەکەیە ینی بەشێک لە جوتیاران بە بەلەم هەنجیریان پەڕاندۆتەوە لە ئاوەکە و هێناویانە بۆ فیستیڤاڵەکە ئەمە دەلالە لە خواستی هاوڵاتیانەکە لەسەر مەسەلەی هەنجیر یاخود کەمی بەرهەمی هەنجیرە ئەم ساڵ لە فیستیڤاڵ و لە کۆی گشتی سنووری تەختەقیش وڵی بە بابەتی بازەکەی شتێکی جوانە من حەزەکەم لۆ بەڕێست و بینەران و بیسەرانیش ئەو بابەتە پڕاز بکەنەوە کە بۆ هەنجیر کەم بۆیان بۆ زیادەکەم بۆ کەمی کردیا ڕێژەی بەشداروانمان ئەم ساڵ هەر وەک ساڵی پار جوتیارەکان 50 بۆ 6 جوتیار بەشداریان کردیا خۆ حەزیان لێ بۆ زیاتر بەشداری بکەن لەو فیستیڤاڵەدان بەس خۆتان ساڵێکی ئەم ساری گەرمایەکەی زیاد بەتین بووە جوتیارمان زۆر هیلاک و ماندوو بووینە بە حکومەی ئەو سار کەوشکە ساڵی هەرچەند برین پشت بە ئاوی زیادە بەستن بەس چونکە شێکەمە یعنی ئێستا بۆ خۆمان بەو ڕێگادا دەڕۆین دەزانین هەندێک هیچکە هەندێک هیچکە یعنی هەموو خەڵمان ناو ئاو ئارەقە و گەرمادایە جوتیارەکان زۆر مادوونە بە تایبەتی شەوانە کە زۆر زوو دەچن هەنجیرەکانی دەکەنەوە هەندێک جوتیارەکانمان سعات 12 شەو دەچن هەندێک 2 شەو دەچن هەندێک 1 شەو دەچن بەلای هەنجیرە دەکەنەوە لەبەرەوەی مشتریەکان مەنیان بڕکردار بە ڕێزەکان کە لە هەورێرە دێن لە شوێنەکانی دێنیان ئەوانە کە دەبێن بۆ شارەکانی هەرێمی کوردستان و خوار و عێراقیش یعنی دەیانەوێت زوو بە بازاڕی بکەن لەبەر جوتیارەکەمە زۆر هیلاک و مادوو بوونا لەوانەیە ئەم ساڵ وەک پێویست ئەگە برم زۆر نەهاتبی مادووبوو هیلاکەتەکان زۆر بە گەرماکە زۆر بەتین بووە بەس کە لەوەی دیکەدەی خلاص بۆ نماوە ئەمە بەڕاستی تەوقیع ئەومان ناکرد ئەم ساڵ ئەم ڕێژە گەشتیار بەشداری چەند هاتبوو گەشتیار تەوەقعی من دەتوانم لە 10,000 گەشتیار زیاتر برم زۆر لەوە زیاتر کە بەشداری کرد چکە لەبەوەی هەرچەند من لەناو پارچ گوڵی مەهناز بووی مەلێون دەرێ لەگە جوتیار بەڕێزەکان لە بەیانی و لێ لەگەریان بوویمە و هەتاکو ئێوارە درەنگانی شەو هەتا 12 شەژ مەهل خۆش 12 بۆ 1 شەو ئەم لەگەریان بوویمە بۆچی پێشبینی هاتنی گەشتیارتان بگورە بەس ئەوەی کە جوتیار باسی دەکەن یان بەس ئەوەی خەرکە باسی دەکات دەرێ من نەمتوانە بگەمە وێندەرەیە یعنی ئەوە دەلال لەوە دەکات ڕێژەیەکی زیاد لە پێ جوتیار ینی ئەفو گەشتیار بەزاری کردووە زیاد لە پێ ئەمە تەوقیعمان ناکرد ئەو گەشتیارانە بۆچی تەوەقعتان ناکرد ئەوە فیستیڤاڵێکی هەنجیرە و تەختەق شوێنێکی گەشتیاریە و ڕۆژی هەینیە ینی پار لە هەمان مەوسیما بوو لە هەمان کاتا بوو بۆ ئەمە جیاوازی هەبوو لەگەڵ پارە ئەم ساڵی بە هەماشە دەتوان برین بۆ 6 تن بۆ 7 تن هەنجیر هاتووە کەمتر نەهاتووە من بینیمە ئەم ساڵ هەر لە سەرەتای نیوەڕۆوە گەشتیار
خواستش زۆر لەسەر هەنجیر ئەم ساڵ بە تایبەتی نازم ئەم ساڵ ساڵان زیاتر خواست لەسەر بنمونە چەند ساڵ کاورە دەبینم گەشتیارە داها 2 کیلۆ دەکڕ 3 کیلۆ دەکڕی ئەم سال دیتم هەر لە سعات 3 و 4 بەس بە پلاستیک کوڕیان بەس بە پلاستیک ڕۆیشت یعنی هەتا افتتاح کراوە بڕواکە حسابکە ینی هەنجیر کەم مابوو هەمووی بە پلاستیک ڕۆیە گەشتیارەکە زیاد لە پێ ساڵ هەنجیریان کڕۆ نازم مەسەلەکە ئێوە ئیتر هەنجیرەکە کوالەتی بەس باشتر بوو کوالیتی بە ئەوشتان بۆ باسکەم ئێمە لەگەڵ جوار بەڕێزەکانمان کە سەردانیمان کردوونە پێما گوتونە فستیڤاڵی هەنجیر دەکرێت ئەمسال بۆ ساڵی چوارەم هەموو جوتیارەکان ساڵی پار هاتوونە ئەو ساڵانێ هەندێک کەم و کوڕ هەندێک زیادی کرد هەندێک کەمی کردی ئەو پار هاتوونەی توانێت ئەو ساڵ بێ بە هەندێک هۆکار و ئەم ساڵانێ هەندێک شکە لە زیاتی هاتبی بە زیاتر زۆر جوتیارمان هەیە بۆ ساڵی چوارەمە کە بەشدار لەو فستیڤاڵە دەکات چونکە من هەر بە ناوەکان لە لامانە سەبەرمونە هەمەر جوتیارە کاتیە مەسەر ناوەکەمان نووسیە و بەرهەمەکەمان نووسیە و ساڵی فستیڤاڵەکەمان بنووسیە و ئەوانە دەزانانی کە جوتیار هیچ ساڵی پارە و ساڵی پێرە هەندێک جوتیارمان هەیە 4 ساڵ بەشداریەکە 4 ساڵ بەشدارەکە بەس ئەم تا زیاد لە ساڵی پار یعنی جیاوازیەک هەیە جیاوازەکە لە دوو سێ شێ دەرەکەی سەر بۆت بۆ باسکەم جیاوازیشان ئەوەیە پار کات و ساعتەی کە جەنابتان لێرە نویان کاتون بەشداری فستیڤاڵتان کردیە پار لە 20 ماک بەڕێوە چووە تەقتەق نەحیە بووە ئەگەر باسیەوەش بکەن هاوکاری کراون وڵی ئەمن ناتوان برێم وڵی هاوکاری شواکرانەوە کە بەڕێژی وا بەو شێوەیە لەوانەیە هەندێک برادران هاتبن کاگاسۆ لەسەر بابەتەکەت باسی کردی هەندێک پەیوەندیان پێمانە کردی باسییان کردبی بەس ئەوەی بەڕێژی بەرچاو کە حکوومەت شتش بۆ دابینکردین ئەمە چم لە بەدەست نەبوو کە بتوانم بۆیان دابین بکرێ داواشت کردووە یان داوا نەکردووە بۆت بکرێیان وڵی ئەوە داواکردن وەک پێم باز دەکەم چونکە ئێمە قایمقامێت لە قەزای تەقتاق ڕێز وەحدەی ئیداری شارەکەیە ئەمە داوامان لەو کردی ئەو دابینکە ئەو چ دابین دەکات بۆ دابینکرا ئێمە ئەوەی مەصرفمان کردی و لەلامانە بچەنە ساڵانە بۆتان دابین بکرێت بۆ ئەم جۆرە فستیڤاڵانە بۆی خزمەتی زیاتری جوتیارەکان بکرێت وڵی ئەوەی کە تو باز دەکەی ئێستا چەندمان پێویستە هەر کەسە لە بواری خۆی باز بکە ئێستا بەربوونا من دەتوانم لە بواری ئیشەکەی خۆم باز بکەم کە وەک بەشەکەی خۆم ڕاست هەموو جوتیارە هاتینە بەس ئێستا بە دووسێ بابەت مەسەلەن ڕۆشن بیری لەوانەیە بەشی لە ئەسوەگرتبی گەشت و گوزار بەڕێز مامۆستا ئیسماعیل بەڕێبەری گوزاری کۆیە گەشت و گوزار مەسەلەن ئەوانش بەشتیان لە ئەسوەگرتی مەسەلەن ئەوانەی کاری دەستی دەکەن ئەوانەی خواردی کوردوار دەکەن هەر زوتیارە بەس کو دەرێ بەشمان کردی بەشێک مەسەن بتوانم ئەوانەی کەنزیر دێنێ ئەمن ئاگام لیان بی و سەرپەرشتیان بکەم بەشێکە گەشت گوزار لەوان دابن ئاگای لیان سەرپەرشت کە چکار ڕێژەشی زۆر زوتیار ئاخە زیاتر لە 120 زوتیار زیاتر لەوانەیە بەشداری و بابەتە کردبی بە ئامەگە باز بکەن ئەوانە خواردی کوردواریان هینایە و کاری دەستیان هینایە و یعنی ڕێژەکە زۆر بووە لەوانەیە بەمە نتوانم سەرپەرشتەوەندە بکەم ئیتر بەشمان کردووە بەگشتی ئەم سنوورە لە ڕووی کشتتوکاڵەوە چی پێویستەکە بۆی بکرێ نەکراوە یعنی پێویستە کە ئێستا لەم کاتەیە بکرێیان بە پێشتر زۆر داواتان کردبێ نەکرابێت وڵی زۆر لە مێژە بۆ پێویست تەشوا دابین نەکراوە زۆر لە مێژە بەقی خەبارەی ناوەکەی کە قەزایە چکە بە خۆ دەزانی لە 2017ەوە شەڕی نگریسی داعش و ئیتر پێشتر بە شەڕی ناوخۆ و ئیتر قەیرانی دارایی و ئیتر هەموو هۆکار لەو بابەتەنەی کە جوتیار هەموو تێدا زەرمەند بن لەو بابەتانە جوتیار چاوەڕێی کەشێکی لەبار دەکات کەشتی بۆ دام ئێتەقەت ئەو بابەتە کە شەڕی داعش دێتە پێشەوە حکوومەتی هەرێم دێم ناتوانم بەڕاستم لە جوتیار شت دابین بکەم پێشتر لە ساڵان پێشتر لە 2000ەکان بەڕێ من لەو دایرە گەنمێکی زۆرمە بەسەر جوتیار تەوزیع دەکرد سەمادمان تەوزیع دەکرد لە کاتێکە ئەو کاتی تاقتاق برین قەزا بوو ئێستا ئاشتی لە کەبوتە ناحیا هەموو جوتیارانی ناحی ئاشتی لەسەر تاقتاق بووینە جوتیاری ناحی سێرتان لە سێر بووینە بوو خۆم لێرە ڕاستەخۆ بەسەر جوتیارەکان کە زۆر جار کەلوپەلی یەدەجی ترەکتۆر هاتیە توانیمە تایان بەسەر تەوزیعەکەین ئەو کەلوپەلانی کە بۆ پێویستی تراکتۆر دەبێ ئێمە بۆمان دابین ئێستا هیچ کام لەمانە نەماوە ئێستا لەو کاتەی چی نمادن ئەو کاتی جوتیاری وا هەیە دەتوانم پێت برێم تەنێک چمیا وەرگرتیان جوتیار هەیە تەنێک گەنمی وەرگرتی ئەو کاتی بەڵێ هەبووە زۆر هاوکاریان کرا بەس وڵی لەو کات و ساتەوە هیچ تەشوا وەک پێویست ئەوەی لە حکوومەت دابینکراوی زۆر کەمە ئێستا بنمونە ئەم پێتان ڕابگەنم دەتوانم بێم بەشتەچکەم ئێستا بنمونە ئەم ساڵ 400 بۆ 450 بتڵ لەژێر چاودێری بەڕێبەری گشتی کشتکاری هەولێر ملێر و سپاس لەکەم وڵایی هاوکارمان بوو دیانی لەو حسەی زیاتر وەختە برم بۆ قەزای تاقتە دابینی کرد گوتی قەیناکە لە بۆی شارێکی گەشتیاریە و شارێکی کشتتوکاڵیە زیاتر دەرمانی بۆم دابکرا و دەرمانشکان هاتووە
لترێک دەرمان بووە هەر لتر دەرمانێک ئیتر کوالتیش باشی هەبووە توانیمان بە تایبەتی ئەوانی کە ڕزباغیان هەبی بەسەریان دابەش بکەین هەمووشان هاتوونە سەدانێکردن بۆ تەلفۆن بۆکردن بۆ ڕزباغەکان بتوانین ڕاستە لۆ قەزای تەقتەق 450 بەتڵ دەرمان زۆر کەمە هیچ نییە بەس بە تایبەتی ئەوانی کە ڕزیان هەیە توانیمە بەسەریان دابەش بکەین ئەو دەرمانە کە کوالتی باشی هەبووە دەتوانم برێم بۆ 100 پمپیش کۆڵە پشت کە ئێوە بەڕسانەوە بزانن لترێک دەرمان بۆ 100 پمپی کۆڵە پشت بەکار بچکۆ دەرمان کوالتی باشی بووە و دەرمان چاش بۆ بێ بەرامبەر بە جوتیارەکان دابەش کردیە بەس ئەوەش ناگەیانی کە وڵای برم خزمەت جوتیارم کردیە و شتای ئەوە بلەتە دەرمانێک ئەوە هیچ نییە لە جوتیار هەر هیچ نییە بەس ئەو کە باسی بکەین لە بابەتەکە ئەوەیە بۆ لەگەڵ ئەوەشدا ئەمن دەتوانم برێم 950 جوتیارمان لە قەزای تەقتەق هەیە لەو 21 کەرتمان هەیە کە 950 جوتیار تێدا ئەو 950 جوتیارە ئەمن ئەم ساڵ 800 جوتیار ناونووسی خۆی کردیا کە بەرهەمەکەی کە بەرهەمی گەنم و جۆیە بە زیاتر گەنم زیاتر باز دەکەین ناونووسیمان کردووە کە ئەوانەی کە بەرهەمی گەرمیان هەبی ڕادستی سالی کۆی بکەن خۆشبەختانە ئەمە ساڵ دومیشە لە سالی کۆیە حکوومەتی هەرێم ولایەنە پەیوەنددارەکان و قایم قامەتی قەزای تەقتەق و کۆی لەسەر خەت بووینە کە بۆ ساڵی دووەمە لە کۆیە سایلۆ بکرێتەوە کە سایلۆژ زۆر زۆر ئاسانکاری زۆر چاکە لە جوتیاران لە باتی ئێوەی ئەمە بەرهەمەکان ببین لە هەولێر تەسیمی بکەین یان بۆ قوشتەپەی ببین ئەم ساڵ ڕاست ئەم ساڵ و ساڵی پار لە قەزای کۆیە بە بازارمان کردیا وە سوودێکی باش بۆ جوتیار بچووکە نرخەکەی گواستنەوەی لەسەر جوتیار زۆر کەم بوویتەوە لە باتی جوتیار جارێک دووزار بە هەولێر بێتەوە ئەو بابەتانە ڕاستە خۆ ڕێکە نزگە ئایا بە تەلەفۆن بووە یانی متوان بە تەلەفۆن هاوکاریە بنکارلومان دیاریکردنە کاکە وەرە فلان و فلان و فلان ڕوو قەزای تەقتەق سرەمانە و پشتگیریمان بۆ کردن و کە گەرمەکان نەتەسیم کردبی ئەمە ئەومان بۆ جوتیار کردیا لەگەڵ ئەوەشدا من هەباشەیەکی وڵی هەباشەکەمان گەلگچکەیە تێکی سووە خراپەوە لە حوشە هەمانە دەتوان دوای لە پاش ئەوەی تەسووری هەباشەکەشمان بکەن کە بۆ جوتیار دامان ناوە جوتیار دێن کە سەدامان دەکەن گەمەکان بۆ پاک بکەینەوە بۆ تە گەرمەشی باوەڕ پێکراوە کە گەرمە هیان گەرمەکە خراپە باش نییە هەموو ئەنواع شتی تێدایە ئێمە بۆیان پاک دەکەینەوە دادێنەوە دەستیان ئەمەش کردمانە بۆیان لێرەدا شتێکمان هەیە جیازێکمان پێدێن فەرارە فەریزە فەرارە ئەفو ینی لێ دەکاتەوە هەنجوین لێک دەکاتەوە بەرهەمەکەی هەنجوین کە دێتە بەرهەم لە شانەکەی بۆ ئەو دەتوانن دوای تەسویر بکەن کە هەمانە دێنە جوتیار کە بێ بەرەمبەر ئەوش دەتوانی لێ بیدێنێ و دوای بۆمان بگەڕێتەوە ئەوە بۆیان بکەین وەشتێک کەش لێرەدا جوتیارانە ڕاستەخۆ ئێستا ڕۆژانە لە خۆشتان وازم لێرە ئاگاتان لێ بە چەند جوتیارە سەوار دەرەوە چاوەڕە دەکا دێنە لامان مەسەلەن بە نمونە داوای کارەبا دەکەن داوای مۆڵەتی حەوزی ماسی دەکەن ئێستا بۆ نمونە پێتان ڕابگەن ئەوە جوتیارێک ئێستا حالە بەدەستمانە لەژێر چاودێری قایمقامی قەزای تەقتەق کە بۆمان هاتووە داوا دەکات دەرێ کاکە من دەمەیە حەوزی ماسی دروستکەم حەوزی ماسی دروستکەم ئێمە دێتە لامان دەتوان ڕێنمایمان هەیە ڕێنمای پێ دەدەین کە بەو شێوە ئایا جوتیاریان جوتیارن ئەگە جوتیار بێت لە ئێمە پشتگیری بۆ دەکەین و دەچین کەشفی بۆ دەکەین خەریتەی بۆ دەکەین مرتەسەمی بۆ دەکەین ئیتر بۆ قایم قامەت دەنێرینەوە ئەوە پشتگیریە کە بۆ حەوزی ماسی کە مۆڵەت دەرەکا بۆ هەندە جوتیارمانەیە ڕاستە خۆدێن کە دێن داوای کارەبا دەکەن سەرەن جوتیار بەڕێزەکان تازە و بینیتان کە لە پێش چاوتاندا بووە لە دانیشتوونە ئەوان داوای کارەبا دەکەن ئێمەش دیسان دەگەڕێنەوە سەر ئەو یاسا و ڕێنمایی کە لە بەدەستمان چما لە بەدەستە چۆن بتوانین هاوکاریان بکەن پشتیوانیان بکەین ئەوە لە بەدەستمانداری جوتیارێکە لێ بنمونە جوتیاری دابەشە یان تاپۆیە زەوی تاپۆی هەیە یان گرێبەستە ئێمە ناوی جوتیارەکە بەڕێزەکان هەموو لە لامان ناونووس کرایە کاتی خۆی ئێمە دەگەڕێنەوە گەڵ جوتیارە مەسەن بۆ خۆ جوتیاریان باوکی جوتیاربی ئەرز زەویەکە لە بەدەستی ماوەتەوە دەتوانین پشتگیریان بکەین کەشفی زەویەکان ئایا زەویەکە پشتاوە بەراوە زیێدەڕۆی ئەگە زیێدەڕۆی ئەمە لەسەر زیێدەڕۆی ناتوانین بۆ جوتیار بکەین چکە زیێدەڕۆی کردووە دەبی گشت دێنێ دادگاش نەک ئەوەی مەسەلەن ئەوەی برێن ئەوەی ئەمە ئیش بکەین بەس بەر حاڵە من ناچنە سەر بابەتەوەی بەسەر برێن دەیدێنە دادگا بەس ئەمە ئیش لەسەر زەویە دەکەین کە زەوێکی پاکبی هیچ کێشەی لەسەر نەبی هەم لۆ جوتیارەکە کێشەی لەسەر نەبی و هەمیش زیێدەڕۆی نەبی مەسەلەن کە شاتیە مەرعەیە ئەوانە هەم بە زیێدەڕۆی لای ئێمە حسابە ئێمە ئەوانش پشتگیریان بۆ دەکەین کە بچن کاربان بدەینێ و لەلایەن پەیوەنددار ئیتر ئەمە پشتگیریان بۆ دەکەن لایەن پەیوەنددار قایمە و دارەی کارەبایە پشتگیریان بۆ دەکەین یان جاری وایە جوتیارە کە دێتە لامان کێشەی بەدروست بووە دوو جوتیار لە بین یەکتر دەوڵا کاکە ئەو زەویە ئێمە دڵناوە ئەوەندە هیمنە کە پێدرێن ئێمە بە کوردوای پێدرێن ناوانیان هەیە سنوور ناوان وڵا کاکە ناوانی بەزاندیە وڵا هاتە پێش بەزاندیت یان وڵا ئەو پێشتر هیمن ئێستا هیویە ئێمە بە ئامێری GPS لە بەدەستمانە ئەو ئامێرە دەتوانین
بچین لەگە نەخشەمان هەیە بەشی زەویزارمان هەیە بەخشی نەخشەمان هەیە ئەوان دەچن بۆیان یەکلای دەکەنەوە کاکە ئەوە سنوورەکەیتوە ئەو سنوورەکەیتوە ئەوە ڕۆژانێتە پێشمان بۆ جوتیار ئەمن ئەو بابتانە هەم بووێ مقابل بۆیان دەکەین ئیتر کۆمەڵە شتێکەمان هەیە بۆزەکە بەس ئەوەش نابتەوە وەڵاهی من بیکەمە دەستکەوت و عەرزی عەزەلاتی پێ بادەم برێ وەڵاهی بەڕاستی ئەمە لۆ جوتیارەوەمان کردی ئەوە هیچ نییە ئەو یعنی بەشش کەمە بۆ جوتیار ئەوەشی دەوێت بەس لەگەڵ دەبێت خزمەت بکرێت دەبێت دەرمانی بدرێتەیە دەبێت سەمای بدرێت دەبێت گەنمی بدرێتەیە دەبێت کۆڵە پشتی بدرێتەیە یعنی نازم چ باز بکەم یعنی هەرچی بێت بۆ جوتیارکەمە چونکە بەڕاستی کۆڵەگەی جوتیار پشتیوانی جوتیار کۆڵەگەی جوتیار ئەوەی کەمە پشتیوانیان بکەن بە ئەوان کۆڵەگەی یعنی بنیانەری حکوومەت هەرێمی کوردستانن بنیانەر چێە کشت و کاڵە چێە جوتیار یعنی کشت و کاڵ تەختەخش دوو بابەتی ئێستا بەڕست با تاالبانی ساڵانی زۆر باسیەوە دەیە گەشت و کاڵ یعنی هەم گەشت هەم کشت و کاڵ ینی هەرچیان پێک و بەستی ئێستا گەشتیاری و کشتکار پێک و بەستیتەوە یعنی ئەمە دەبێت خزمەتی هەموو لایەنەکان بکرێت هەم گەشتیار و هەم جوتیاریش مامۆستا ئاسۆ ئەم ساڵ فیستیڤاڵی هەنجیر کە بەڕێوە چوو هێشتا فیستیڤاڵەکە دەستی پێ نەکرد بوو هەنجیر تەواو بوو لە فیستیڤاڵەکە ئەمە بابەتە چۆن بوو چۆن ڕوویە ینی مەسەلە کەمی هەنجیرە لە تەختەق یان بەڕێوەبردننی فیستیڤاڵەکە و شێوازەکەی بوو چۆن بوو بەڵێ دیارە ئێمە بە پێی پلانێک فیستیڤال بەڕێوە دەبین و هەروەها بە تەکی دەکەینەوە سەر ئامارەکانی ساڵی ڕابردوومان بەڵام ئەوەی ئەم ساڵ ڕوویدا بابڕین لە ئاستی چاوەڕوانی ئێمەدا نەبوو نەک بۆ شێوەیە کە فیستیڤال دەستی پێ نەکردبوو هەنجیر نەمابێتن بەڵام ئێمە بڕیارە بوو کاتژمێر 5 فیستیڤال بکەینەوە لە سعات 2 پاژنیوەڕۆ خەڵک بەڕاستی هاتەنەوەی فیستیڤالەوە سعات 4 بە ئێمان و دوتیان ئەگەر دەست پێنەکەن ڕەنگە هەنجیر کۆتایی بێت پێش دەست پێکردن دوایی کە چون سێرمان کرد زۆر بۆ شێوەیە نەبوو بەڵام ئەهەمشی ئێمە ئەو پلانێک کە داماننا بۆ بەرهەمەی کە هەمان بە بەراورد بە ساڵی پار و ساڵەکانی ترا حەلێکی ناوەندی وەرگیرا بوو بەشی هەردوو ڕۆژەکەی فیستیڤال بکاتن ئێمە هەموو بەرگەکانی فیستیڤال وە خۆی ڕۆیی گۆڕانکاریمان بە سەردانە کرد بەڵام لە 11 شەو هەنجیر کۆتایی هات نەک هەنجیر هەموو بەربوو قرار بوو 2 ڕۆژ بەڵێ بڕیاروا بوو ڕۆژی دوم ئارزومەندانە بێ بۆ فەلاحەکان ئەگەر بەرهەمیان نەڕۆیی ئێمە ئەویان بۆ بکەین ڕۆژی دوم دووبارە فیستیڤاڵیان بۆ بکەین بۆی دا بەرهەمەکانیان سەربێت بەڵام شتەکەوا بوو ئەوە نەبوو بڵێ بێپلانی بەڵکو هاتنی خەڵکێکی زۆر بوو من پار لە 2 ڕۆژی فیستیڤاڵە 10,000 کەس سەردانی کرد ئەم ساڵ بەپێی ئامارێکە پارکی مەناس وەریگرتووە بۆ هەر سیارێک گەر 3 کەسی تیادا بێت 17,000 کەس هاتووە لە کاتێکدا سیارەکان هەمووی بە پڕی دەهاتن و خەڵکیش بە پێ دەهات بۆ یعنی بەپێی ئەو ئامارەی کە لای ئێمە 17,000 کەس سەردانی کردووە هۆکارەکە زیاتر ئەوە بوو ئێوە چاڕوانی ئەو گەشتیارە زۆرەتان ناکە ڕووی تەختە بکە جگەلەوە ڕێگەوبانەکان هیچی بەرناکەوتن ینی ئەمە کێشە نەبوو بۆ سەردانیکردن قسەکەی تووتەوە بەڵام تو ئێمە کە سەیرمان دەکرد وەزر و گوزارانی خەڵک زۆر خراپە هەر کاتێک ئێمە داینشینە کۆبوونەکانە ڕەنگە ئەمانوت ڕەنگە ینی تووشی مەشاکل بێن لەگەڵ فەلاحەکانە بەرهەمەکان بۆ ساغ نەبێتەوە لەبەر خەڵک باری دارایی زۆر خراپە بەڵام شتەکە پێچوانە بووەوە هیچ کاریگەری نەبوو بەڵکو ساڵی پار کاریگەری زیاتر بوو کە قەیرانەکەش وەک ئێستا نەبوو گەشتیارەکان آخر عەرەب نەبوون زۆر بێ تێکەڵاو بوو بگرێ زۆری خەڵکی سلێمانی و هەولێر و با بڵێن کەرکووک و بەڵێ عەرەبیشی زۆر تیا و بە بەردامێرە گەشتیاری عەرەبی لێیە گەشتیاری عەرەب لە ڕۆژەکانی ترا زیاترە بەڵام من تەسەوڕەکەم ماڵ نەبێت لە تەختەق نەهات بێت بۆی لە سعات 9 بەدووە با بڵێن خەڵکی تەختەق با بڵێن کەم هات با بڵێن ساڵانە هەروایە شەو خەڵکی تەختەق دێتن بەڵام بەشی زۆریان من قسەم لەگەڵیان کردووە سعات 6 بەڕێکەوتووە لە تەختەقاتەوە سعات 9 گەیشتەوە سەبارەت بە ڕێگاوبانەکانیش پلانێکی ئەمنی زۆر باش دانرا بوو بەڵام لە قەوامی ئەوەدا نەبوو دەنە پلانە ئەمنەکان هەم ئاسایش هەم پۆلیس هەم برانی مرور بە بەردەوام ئەو بوون بەڵام شتەکەەوە نەبووێت ینی تاوەکو نێزیک چۆم حیدەر لە هەردوو لاوە ڕێگەکان قەپات بوو ئەوە بوو هۆکارەکە زیاتر بەڵێ لە ڕووی گەشتیاری و لە ڕووی کشتتوکاڵیەوە تەختەق گلەی زۆری لەسەر ئەوە هەیە مەسەلەن خەڵکەکەی جوتیارەکان کە نە هاوکاری جوتیارەکرێ نە لە ڕووی گەشتیاری وەکو پێویست بایەخی پێدراوە ینی لە ڕووی پرۆژەی گەشتیاریەوە ئەنی ئەمە بۆ لەگەڵ قەزایەکە ئەکرێ کە چەندین ساڵە ینی وەکو ئەوە دەوترێ قوربانی داوە چەندین ساڵە خەباتی کردووە
بەڵام لە ڕووی گرنگیدان بە قەزاکە لە ڕووی پرۆژەی گەشتیاری و لە ڕووی خزمەتکردنی جوتیاران ئەوە نابیندرێت. بەڵێ دیارە ئەتوانین بڵێن نەکرد تەقتاق پرۆژەی کشتتوکاڵی بەداخۆ حکوومەتی هەرێم تازە لە سەرەتای ئەوەدا خەریکە بیرەوە بکاتەوە ئیتیمانی پێ بداتن تەمان ئەمە هەڵەیە کەرتی کشتتوکاڵی بەڕای من گرنگترین کەرتە کە حکوومەت پێویستە بایەخی پێ بداتن و ئێستاش تەقتەقیش گەشتیارەکەشی لەگەڵدایە ئەوەی هەیە کە بایەخ درراوە حکوومەت کار ئاسانی کردووە بۆ پرۆژەکانی با بڵێن گەشتیاری ئەهلی بۆ ئەوە ئاسانکاری کردووە دەنوەکو پرۆژێکی حکومی جگە لە کۆڕنیش کە لە لای پردی تەقتەقەوە دەست پێەکە بڕیار وایە تاوەکو پارکی مەهناز بێتن بەهۆی قەیرانی دارایی و ئەمانە هیچی نەکراوە و ڕێوگاوبانەکانیش ئێمە سەبارەت هەر یەکەم فیستیڤالمان کرد یەکەم ئێمە دوای فیستیڤال راپۆرتی خۆمانە دێن یەکەم راپۆرتمان پێویستە لە چوارڕیانەوە تاوەکو چۆم حەیدەر و لای چۆم حەیدەرەوە بکرێت بە دوو سایت و داخیلیش کراوە یعنی لەلایەن با بڵێم کاتە تەقتەقنا هەیەبووە لەلایەن سەرۆکاتی شارەوانی تەقتەقەوە داخیلیش کراوە بەڵام بە بیانووی نەبوونی بجۆ و ئیتر قەیرانی دارایی ئەم جۆرەشتانە ئەمانە جێبەجێ نەکراوە و نەبێ ئێمە هەستمان بۆ نەکردێ کە ڕێگەکان خنکاون و ئەوها بڕات نەک لە کاتی فیستیڤاڵە پێنجشەمان و جمعان لە تەقتەقا با بڵێن شەقامەکان خنکاون پێویستی بەوە هەیە بیرەوە بکرێت و پردی دووەم لە تەقتەق دروست بکرێت ئەجینا نەک فیستیڤالە ڕۆژانی پێنجشەمان و جمعان و شەماندا شەقامەکان و ئەم بەشەی پشتی ئێمەوە بە تاوای خنکاوە لەبەر زۆری گەشتیارە لە قایمقامیەتی قەزای تەقتەقین دەچمە لای قایمقامی قەزاکە بۆی کە ئەم کێشە و گرفتانەی هەیە لە قەزاکە ڕوبەڕێ ئەمی بکەینەوە بزانین وەڵامی ئەو بۆ ئەو کێشانەی کە لە قەزاکە هەیە بە تایبەتی لە ڕووی کەرتی گەشتیاری و کشتتوکاڵیەوە چییە وەڵامەکان بۆ ئێوە دەگوازینەوە. کاگا سۆ دووبارە سوپاس دەکەم دەمەوێت لەوە دەست پێ بکەم تەقتەق لەوەتەی کە لە نەحیەوە بۆ بە قەزا چی شتێکی گۆڕاوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە. وڵی بەداخەوە لەو ساڵی کە تەقتەق بوو تەقەزا حکوومەتی هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دارایی بووە بە خۆت دەزانێت ئێستا حکوومەتی کاربڕێکەرە هێشتا حکوومەتی نیە تەشکیل نەبووە ئەمە وای کردووە گۆڕانکارێکی زۆر نەبێت جگەر لە فەرمانی بوون بە قەزا و کتابات و ڕسمیات بوو کە بووتە قەزا هێشتا فەرمانکانمان نەوتنە بەڕێوەبەراتی ئەوە هەروەها لە ڕووی پرۆژە و خزمەتگوزاریەوە خۆتان دەبینن حکوومەت لە هیچ شوێنێک ناتوانێت پرۆژە بکات لەبەرەوەی تەنان ناتوانێت موچەی فەرمانبەرانە دابین بکات نەگەوەی بتوانێت پرۆژە جێبەجێکە بەداخەوە لەوەتی بوتنیا قەزا حکوومەتی هەرێم تووشی ئەو قەیران دارایی بووە بۆیە هیچ پرۆژێکی بەرچاو نەبووە لە تەقتەق بتوانین گۆڕانکاریەک لە شاری تەقتەق دروست بکەین و ئێمە وەکو ئیدارەی تەقتەق بەڕاستی بەرنامە و پلانی جوانمان هەیە بۆ ئەو شارە و دەرخستە و پرۆژەکان هەمووی ئامادەن و بەشێکیان ڕەزامەندی سەروش وەرگیراوە بەڵام مقاولەکان ناتوانن جێبەجێکەن یان نان وەری بگرن لەبەر ئەوەی نەبوونی پارە لە بانکانی کوردستان و سەرف نەکردنیان بۆی وای کردو ئەو مقاولانی کە بەشێک لە ئیشەکانشیان وەرگتووە ئیشەکانیان ڕابگرن چین ئیشەکان ئەوانەی کە ڕێگایەکمانەیە ڕێگای بەدیلی کۆی تەقتەقە ڕێگایەکی زۆر گرنگ و استراتیژیە بۆ کۆی و تەقتەق و هەموو دەڤەری کۆی و تەقتەق بە بڕی 3 ملیار و نیو پرۆژەکە لە بۆای جێبەجێکردنایە بەڵام مقاولی دەست بەکار هەتا بڕی ملیارێک ئیشی کردووە بەڵام سوفەکانی خۆی وەرنەگرتووە بۆ ئیشەکەی ڕاگرتووە ئەوە ئێمە شارێکی کوشتتوکاڵین بەرهەمی کوشتتوکاڵی تەقتەق تەواوی لەسەر ئاسی تەواوی عێراق لە زۆر بەشیانە یەکەمین بۆ منە لە سامانی ئاژەڵ لە ماسی ئێستا لەسەر ئاستی عێراق تەقتەق یەکەم شارە لە بەرهەمێنانی لۆبیا یەکەم شارە لە بەرهەمێنانی هەنجیر یەکەم شارە سەرجەم بەرهەمەکانی تری شووتی تەماتە خەیار لە تەقتەق بەرهەم دەیەندرێت و ئێمە 4 ساڵێکە کە من دەچ بەکار بوتم هەنگاوێکمان ناوە بەرە و ئەوەی تەقتەق بەرەو شارێکی گەشتیاری بەرین ئەو شارە بەڕاستی خوای گەورە هەڵکەوتەی جوگرافیەکەی وا دروست کردووە کە خاکێکی بە پیت و زەی بچووکش بە ناویا دەڕات ئەمە وای کردووە بەڕاستی جوانێکی زۆر جوانی بەم شارە داوە بۆیە چەندین پرۆژەی گەشتیاریمان لەم شارە دروست کردووە لە ڕێی سەرمادار و کەتی تایبەتەوە واقعێک هەیە کە دەبێ باسی بکەین ئەوی شەوەیە کە وانی کە باسە کرد زۆربەی خەڵکی تەقتەق بە هەوڵی خۆی و ینی
چۆنەڵی بەشارە بێنازەکەش ناسراوە ینی هەوڵێکی زۆری داوەکە بۆی کە خۆی پێ بکەێنێ ینی سەر ڕای ئاستەنگەکان بۆ ساغ نەبوونی بەشێکی زۆری بەرهەمی جوتیاران لە وەرزی پێگەشتنی بەرهەمەکانە پارێکی کەمەکایان وەکو هاوکاری پێویستی کەمەکرێ ینی هەموو ئەوانش لەگەڵ ئەو قسانی کە باست کرد هەیە بۆچی تەختەق وەکو شارێکی فرامۆشکرا و زۆرجار پێناساکرێ ینی لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆرجار باز لەوە کرێ بۆتە قوربانەی یان ململانی دوو ئیدارەی لە نێوان زۆنی سەوز و زەردا ئەم ڕنگدانەوەیە لە ئیدارێ ویان لە سیمای تەختەقە وەکو خەڵک دەرێ زۆر بەدی دەکرێت هۆکارەکەی چییە کاگاسۆ؟ وڵاو ساز ئەگە برین پرۆژە بۆ شای تەختەق نەکراوە پرۆژە کراوە بەڵام لە ئاست داواکاری و داخوازی و قوربانیدانی خەڵک پێ نەخێ منش ئەنی ڕازی نیم و بەدڵم نییە لەبەرەوەی بەڕاستی تەختەق شایانی زیاترە من ئەمانم بۆشی کردیەوە ینی تو لە شارێکە ڕۆژانە 16,000 بەرمیل کە بەداخەوە ئێستا کەمی کردو بۆ 5,000 و ئێستا 90 ڕاوەستاوە و یەکێکە لە سەبەتە ئێستا ڕاوەستاوە لە شیواشۆ بەڵێ لە سەراسی عێراق کوردستان ڕاوەستاوە مەبەستم دەرهێنانی دەرهێنانی و بەرهێنانی ڕاوەستاوە بە بڕیارێکی حکوومەتی عێراقیە خۆت ئاگاداری ئەم خەیرانی کە تووشی حکوومەتیێریان بۆ لە و ڕۆ توش بووە ئێستا ئێمەوە نازانم چەند مانگە هەر معاشماوە نەکەم پرۆژە هاتووە و پارە نەهاتووە ینی پرۆژە کراوە ئێستا من بە داتا و ئەمار بای 12 میلیارد پرۆژەمان لەم شارە کردووە لە ماوەی چەند ساڵی 4 ساڵی ڕابردووکە من دەست بەکار بوو و چەندین پرۆژەی گەورەمانەیە وەک پێم وتی ڕاوەستاوە لەبەر نەبوونی پارە ینی ئێستا من دەرخستم 270 میلیۆنی پرۆژەی ئەو هیچ مقاولەی نییە ئامادە نیە بێوەریگرێ قرتاوکردنی چەندین گوندمان ئێستا حالیان حاضرە و ئەمری وەزیر و ئەنجومەنی وەزیران و هەموومانەیە بەڵام هیچ مقاولەی نایە بیگرێت لەبەر ئەوەی لەوە دەچێت کە حکوومەتێرم پارەکەی نەگاتەوە چەندین مقاولی فلاسیە ناخۆتانزانە ئەمە لەسەر ئاسی کوردستانە بەس شاری تەختەق نییە لە هەندێک منتیقە وایە ئەوەی تو دەڵێ کە تەختەق لە ڕووی سیاسی و سەربە سلێمانی لە ڕووی ئیداریەوە سەرباو لێرە بەڵام من ئیداریەن ئەوەی کە چوتم بە دوای پرۆژەیە تەناوتیان پارە نییە ئەنی خۆم کتابم بەدەست خۆم بتە لای ڕێز پارێزگاری هەولێر سەرجەم وەزارەتەکان هیچ وەزارەتی نییە من سەردانم نەکرد بێ بۆ پرۆژە ئێستا پرۆژەمانەیە ئێستا لە دوای جێبەجێکردنایە لە سەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە نوێژەنکردنەوەی دادگای کۆنی تەختەق 90 تەواو بووە قاولەکەی لەبەرەوەی پارەوە نەگرتووە ئێستا ڕاوەستاوە 90 تەواو بووە پۆتمانەیە 4 ماوە لەبەر مقاولەکەی پارەی وەرنەگرتووە ڕای گرتووە و نوێژەنکردنەوەی ڕیایی ئیجتیماعی تەختەق ئێستا وا لە دوای جێبەجێکردنەوە و لە کۆتاییەتی ئەویان حکوومەت پارەکەیدا و تەواوش بووە وەک پێم وتی ڕێگای کۆیە تەختەق ئێستا حالیان ئەمری دەرچووە و مقاول ئەو ڕۆژە هاتووە دڵی کاگاسۆتا و کاتە ئیش دەکەین کە پارەمان بدرێت بەڕاستی مقاولش ناقینیە لەبەرەوەی حکوومەت هێرم ناتوانێت مافەکانی خۆیان بدات ئەوانی وشەکان ناکات پرۆژەی ئەومانەیە 200 میلیۆنە جێبەجێ ناکرێت لەبەرەوەی هیچ مقاولێک ئامادە نییە بەبێ ڕێگای کۆیە ئاشتی این تەختەق ئاشتی ئەمری نوێژەنکردنەوەی مقاول 15 ئیش کردو لەبەر پارەی نەدراوەتی ڕاوەستاوە و ئێمە 4 پرۆژەی تری گرنگمانەیە لەسەر بجێی پەرەپێدان کە سەر بجێی پەرەپێدانی 2024 نوێژەنکردنەوەی ڕێگایی ئاوەزێمانەیە تا دەکاتە سەرپردی تەختەق بە بڕی 770 میلیۆن ڕاوەستاوە نوێژەنگ فراوانکردنی ڕێگای خەسخانەی کۆنمانەیە هەموو شتەکانی تەواو بوو بەڵام لەبەر نەبوونی پارە ئەم پرۆژانە هەمووی ڕاوەستاون حکوومەت ناتوانێت پارەی بۆ دابینکە ئێمە سەردانی سەرجەم وەزارەتەکانمان کردەوە وەزیری دارایی و بەڕێز پارێزگار بەڕێز وەزیری ئاودانکردنشان هەر وەڵامەکانەوەی کاگاسەوە حکوومەتی یارییم لەم کاتیان ناتوانێت پارە بۆ پرۆژە دابینکە ئەتا چەند جار ڕوبەڕەوە دەبنەوە خۆت موچەکەت وەرگتووە تا بتوانین پارەی پرۆژە دابینکەی ئەنی ئێستا خۆت دەزانی ئێستا من لە زروفێکین حکوومەت یاریێم موچەی فەرمانبەرەکانی پێ نادرێت ئەمە دیارم کێشەی بەوەی لە بەغداوە دروست بووە یعنی هیوادارین بە زووترین کات کێشەی حکوومەت یاریێم لەگە حکوومەتی بەغدایە چاسەر پێ بۆی هەم مافەکانی فەرمانبەران و هەم ئەم پرۆژانە بکەونەوە کار ئەو کاتە بەڕاستی سەرتاشی شارەت پێدا من بۆ خۆم نامورتاحم لەوەی کە ئەم پرۆژانە ناسنە بووای جیابجێکردنەوە یعنی لای خەڵک ئیحراجە بن بە تاکید کە پرۆژە نەبوو ئێمە بۆ لێدانراوین بەڕاستی خزمەتی خەڵکەین و خۆشمان بە خزمەت کارە زانین
قەت کورسی حەزەکەی بەدەستکەوتی پڕەوە بە تاکیید خۆی ئەگەر پۆست لە پایە مێژوویەکە و کۆتایی تێدێ ئەو مێژووە لەسەر دەستی توشتی جوان بکرێ بەڕاستی جوانی تو دەرەخا وە کە حکوومەت ئەم ئیشانە جێبەجێ ناکە من کە دەڵێم خۆم بە ستافی ئیداری تەواوی تەختەقەوە باوەڕ ناکەم میزڕی زەیرەیە کەم تەرخەم بوو بێ بۆ داواکاریەکانی شاری تەختەق بەڵام کە لەسەر بۆ جێبەجێ ناکرێت تویست دەسەڵاتێکنێت خۆپشاندانی زۆر کرا لە کۆمەڵگەی خەڵاتە لە ناحیەی ئاشتی سەرکەڵک ببوورە لەسەر هاتوشۆی بەردەوامی ئەو تەنکەر و بەر هەڵگرانە یعنی لە کۆی ڕێگەیان پێ نادرێ بڕۆن لە کەرکووکۆ ڕێگەیان پێ نادرێ بڕۆن ڕێگەی تەختەق بەکارهێنن یەکێک لەو هۆکارانشی کە ئەم ڕێگەیە وای کردووە وێران بێ ئێستا وەکو دەوترێ هاتوشۆی ئەو بار هەڵگرانەیە بۆ ئێوە ڕێگادەن کە بۆ ڕێگای بن کە بەشێکیان دەوترێ بە هۆیەوەی کە باری زیادە بارەکەن بە کەرکووکە ناڕۆن بە هۆیەوەی کە لە کێشان و خەپانەکانە دەرنە ئێمە دانیشتمان کردو دابشکاری کراوە بەڵێ 125 بە تەختەقا بڕوا 125 بە سماقولیا بڕوا یعنی دابشکاری کراوە ئەنی بە هەموو شارەکانی سنووری قەزای کۆوێ و تەختەقا دەبێ سیارە بڕوا دیارە وەکو ئیدارە هیچ یاسایەک نییە ڕێگر بێ لەوەی کە تەنکەر بەسەر جادەیە بڕوا خۆ دەزانی ئێمەش کەسێکی ئیداری و قانونین کە شتێک بە پێی قانون و یاسانە بی ناتوانین هیچ ئیساعەتێکی یاسایی و ئیداری بکەین لەبەرەوەی من بۆ خۆم دەرچووی قانونم ناکرێت شتێ بکەین ناقانونە بەڵام هاوڵاتیان کە ڕێگری دەکەن ئەوان شاقی خۆیانە یعنی من توتم سەردانی ناو خۆپیشاندەرانم کردووە و لەگەڵیان دانیشتوم جۆم لە داواکاریەکانیان گرتووە بۆ داواکاریان بەس ئەوە نەبووە بەڕاستی لەم ماوەیە بڕی کارەبا زۆر کەم بوو بۆ لە گوندەکان کە لە گوندەکان کارەبا کەم بۆ خۆ زانین گوندەکان مۆریدەی لێ نییە بتوانێت تەحویزی کارەبای نیشتیمانی کاتەوە بەڕاستی بە ژیانێکی زۆر زەحمەت هاتێتە پەڕین ئێستا باش بووە دوای ئەوەی چوونە سەر خەت لەگەر بەڕێز پارێزگای هەولێر و بڵێن لێپساوی کۆنتترۆلی هەلوور و بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر توانیمان تەبەن بە هیمەتی هەمومان ئەمە بڵێن هەموو بەڕێوەبەری ناحیە و قایمقامەکان تووشی ئەم حالەتە بوون لەسەر ئاسی کوردستان بەس تەختەق نەبوو توانیمان بگەڕێتەوە دۆخی جارانی نەگەوەی تەواو چاو بێت بتوانین 24 ساعت کاتژمێریان بدەین بەڵام بە دۆخی جارانیان ئەو ساتانی کە زۆر پێویستیان پێێتی بتوانین کارەبایان بۆ دابین بکەین و تا حدێک باشتر بووە لەو مودەی کە خۆپیشاندانەکان دەکرا بەڕاستی ئەوە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران و وەزیری داراییە پڕێک لەو داهاتەی ئەو تەنکەرانە بگەڕێنێتەوە بۆ ئەو شوێنانی کە پیا دەڕۆن ئێمە جگە لەوە ئوستازیان ئێمە داهاتی شارەوانیمانەیە بە پێی یاسا 115 دەبێت بگەڕێتەوە بۆ ئەم شارە باوشکە ئەوش هەتا بۆری دەگرینەوە زۆر بە زەحمەت دەتوانین بێنەوە لە بەر ڕێکاری ئیداریەکان وایە دەچێتەوە وەزارە لە وەزارەتەوە فەرمانی پێ دەرەچێتەوە و ینی ڕێکارە ئیداریەکان قورسە بە تایبەتی لە ڕووی مالیەوە بەڵێ یەک بابەتی تریشە لەسەر ڕێگەوانەکان ئەو وێنانی کە بینیمان لە فیستیڤاڵی هەنجیر خەڵکە بووە گەشتیار لە شارەکانی تر و هاتووە هەر نەگەیشت بە فیستیڤاڵەکە لەبەر قەرەباڵخی و یەکسایدی ڕێگاکە ئەمە حەلەکرێت لە تەختەقا یاخودنا ئوستاز باوەڕ کرد ئەو ڕێژە زۆرەی خەڵکە بەشداری لە فیستیڤال کرد هیچ جادەبانێک هەڵی ناگرێت ئەنی ئێمە تەوقعمان دەکرد لە ساڵی ڕابردوو 10,000 گەشتیار سەردانی فیستیڤاڵی کردووە بەپێی ئەوەی من ئەم بەیانە لەگە بەڕێز مامۆستا ئیسماعیل لێپساوی گەشت و گوزاری کۆی قسەم کردووە دەڵێ بەپێی داتا و ئامارەکانی ئێمە لە سەروی 25,000 گەشتیار بەشداری فیستیڤاڵی کردووە خۆ دەزانی من خۆم سەردانی فیستیڤاڵی هەناری هەڵەبجەم کردووە کە دوو سایت هەمان کێشەیان چۆمان هەبووە ئەنی بە 3 سەعات زیاتر بەزە ناو هەڵەبجە گەیشتینە فیستیڤاڵ لەم حالتە قەڵەباڵغیانەیە بۆ جادەبانەکانی تەختەق بە تایبەتی بەڕاستی ئەم جۆرە قەڵەباڵغی هەر ناگرێت و جگە لەوە ئێمە یەک هەفتە ئامادەکاریمان کردەوە لە ڕێی پۆلی برایمان لە پۆلیسیات و چۆوە بەڵام زۆر قورسە و ئێمە ئێستا بەرنامە و پلانی ئێمە ئەو ڕێگا بکەینە دووسایی بەڵام وەک پێم وتی هەمووی دەگەڕێتەوە بۆی کە نەبوونی بوجە خۆ دەزانی هەموو کارێک بە پارە دەکرێت بە سووی لێ دەکرێت کە پارە نەبوو هەرچی تەختی و بەرنامە و پلان تێت و لێ تێکەسێت هەنتو ئێمە وەکو ئیدارە کە تەختی و بەرنامە و پلانی شارێک دادنەی طبعاً بەرنامەی پلانی بچووکەیە مامناوەندەیە وە استراتیژی هەیە ئێمە هەستێ پلانەکەمان هەیە لەڕێ ئەو فەرمانگانی کە مختصن بەم ئیشانەوە بەرنامێکی جوانمان بۆ شاری تەختەقاناوە بەڵام لەبەر نەبوونی پارەی هیچ ناتوانین جێبەجێ بکەین ئەنی ئێستا بەرنامانی بۆ دەواازەی شار فراوان بکرێتە
دووسایید و مەنزەرێکی جوان بۆ تەختەق دروست بکەین بەڵام هەموو هەموو ڕێگەکانەشنەوە سەر پارە هەموو ڕێگاکان باسی هەر شتێکەکەی کۆتاجارەکە پارە لە بەدەستبوون نەبوو ناتوانین تێبچەکەی تو با هەر بەرنامەی جوانتە بێ فکری جوان پێ بێ بۆ ئەم شارە و هەوڵی بۆ بدەیت کە دوجار کوێ ئەو شوێنی کە بڕیاری سەرفکردنی پارەکەت داگوتی پارە نییە تو ناتوانانی چی جێبچەکە من وەک پێم وتی ئەو پرۆژانی کە ئێمە تەرحمان کردووە و کە ڕەزامەندیشیان وەرگیراوە بەس جێبەجێ بکرێت لەسەر بودجەی پەرەپێدان بەڕاستی تەختە گۆڕانکاریی زۆر گەورەی بەسەرات کە لە بودجەی 2024 ینی ئەمری هەموو شتێکی تەوا بووە بەڵام لەبەر نەبوونی پارە ڕاوەسان ئەو جوتیارانەی کە ئێستا ڕز و باقی هەنجیریان هەیە لە شەوانێک کە بڵێن سەرەتای بەیانی و ناوەڕاستی شەوایە دەست دەکەن بە لێکردنەوەی هەنجیرەکانیان کە ئەرک و ئازیەتێکی زۆری هەیە لە سنووری قەزای تەختەق ئەو جوتیارانەی کە ڕز و باقی هەنجیریان ماوە بۆی کە هەنجیرەکان لە ئەلوەکانە سرف بێت دەبێت کاتژمێر 12:30 بەرەبەیانی با بڵێن شەو دوای کە دەبێت 12:30 بۆ یەکی بەرەبەیان دێن بۆ ناو ڕسوباخەکانیان و هەنجیرەکانیان لێ دەکەنەوە و دەبێت پێش خۆر هەڵاتن هەنجیرەکان بگەێنن بە عەلوە بۆی بفرۆشێ ئەگەر هەر جوتیارێک بەیانی حادەسی کرد بە لێکردنەوە ڕنینی هەنجیرەکەی لە عەلوە دەوترێت فلسێک ناکات هۆکارەکەی چییە نازانی من لە یەکێک لە جوتیارانەی سنووری قەزای تەختەق دەپرسم کە ڕسوباخی هەنجیری هەیە و چەند پرسیارێکی تر لەسەر بەرهەمی هەنجیر لەو دەکەم سڵاو لێ بقوربان سڵاو لە تۆش بەخێر دەکەم ئێوە سوپاس بۆ هەیە و بۆ بینەرە بەرەزەکانتان بەخێر بێن سەرچاو پێم بڵێ ئێوە بۆچی بەیانیان ینی وازوو دێن کاتژمێر 12:30 شەو بۆ لەو کاتەیە دێن بۆ بەرەبەیانە نایان و دواتر بەرهەمەکانتان بەرن بۆ عەلوە بەرەمی هەنجیر پێشان زووتر لە مەلای بەیانی بە دواوە دەکرایەوە تا 2 ساعت هەشتنەوە ئەلوەکان هەیە جاران کەی چەند ساڵ جاڵان 5 ساڵە پێش ئێستا بەڵام ئێستا 2-3 ساڵە بە تقریبن بە دیاریکراوی وای لاتوە ئەگەر سعات 12:30 بەڕێ نەکەوی و یەک نەگەی ناو هەنجیرەکەت ئەتۆ ناتوانێت 4 ساعت هەنجیر بکەیەوە ئەبێ پێش سعات حەوت لە ئەلوەی تەختەق و قەرناو ئامادەبی ئەگەنا یەک مشتری لێنی هەنجیرەکە لێ بکرێت ئێمە لە سعات 12:30 ئەم شەو هاتوین بۆ سعات یەک گەیشتونە ناو باغەکەمان دەستمان بەکردنەوە کردو 4-5 کرێکارچەندی خۆمان کرێکارەکان دەستمان پێ کردو بۆ کاتژمێر 5 لە 5 بەڕێکەوتوین 5 گەیشتونەوە ئەلوە ئەنجا ساغ بۆ تۆ هەنجیرەکەمان ئەگەنا کەسەمان ناکرد لە سعات حەوت بە دواو کەسی لێ نییە مشتری هەنجیر بۆ ئێستا وای لێ هاتووە جاران وا نەبوو هۆکارەکەەوەی مشتریەکان ئەیبن بۆ شار و شارۆچکانی دیکە هەنجیر وەک ڕسقی دیکەنیە دیارە نامینێتەوە زۆر ببینێتەوە تێکەسی ئەڵێن بیانەکان ئەوەیە یان بۆ ناوەڕاستی عراق دەبن بۆ شارە دوورەکان ئەیبن بۆ بیانوە ئەڵێن دەبێت زوو بگەێنن بۆ ئەوان زوو بەڕێکۆنەوە هۆکارەکەی ئەو بیانوە لەمە نازم جا تەنها ئێوە لە عەلوەی تەختەق ساغیەکەنەوەیان بنمونە بۆ شارەکانی کەرکک و سلێمانی و هەولێر ئێمە فەلاح هەیە بۆ خۆدیبا بۆ ئەلوەکانی کە بەڵام ئێمە من بە دیاریکراوی خۆم بۆ ئەلوەی تەختەق و قەرناو ئەیبم ئەو دوو ئەلوەیە ئەو دوو ئەلوێ بۆ ئێمە لە هەموو ئەلوەکانی کە باشترە لە شوێنەکانی کە بە مفرەت بە تاک ئەفرۆشێ بەڵام ئەلوەکانی ئێمە لە قەرناو و لە تەختەق بە جوملەیە ئەگەر دەتەن هەنجیر ببەی بە 10 دقا بۆ ساغە بێتەوە کەم و زۆر ئەفرۆشتێ ئەو دوو ئەلوێ لەوان لە کوردستانە یەکەمن بۆ جوملە بە جوملە ئەفرۆشتێ خەڵکی کایبا بۆ شارفرۆشن کیلۆی هەنجیر ئێستا لەم کاتێ هەنجیر سێری دابەزیوە لە خوار هزارۆیکە وەڵی بۆ ئێمە ئەو هایکە من دەڕۆژێت ئەبێ نەمەداوت 1000 دینار کیلۆی بەچانەیەن 850 ئەمڕۆ دامەتە 900 دینار هەنجیرە جوانیش ئەوە نیە بەڵام خراپە بەڵام بازارەکەی وایە ئەی لە بازارە بۆ بنمونە ئەیفرۆشرێنەوە بە 3000 2000 2500 ئەنجا ئەوە دەبێت بۆچی پارەیە بۆ ئێوە ئەوە پرسیارە دوکاندارەکان بکەی بڵێ بۆ بە 1000 دینار لە فەلاحی کڕی بۆ بە دوونی و ئەیفرۆشیەوە هەموو شتێک لەگە دوکاندارەکان نیوانی وانە بەپی عزیەتەکە بەپی ئازێتەکە قازانجی نیە بەڵام من ئەو دارە 10 ساڵە بەخێو یەکەم ئێستا گەیشتۆتە بەر هەمە تاواتی ئێستا دەکرێت لە بەرەوەی بازار نییە یان بە شەوێکەمەوە بچم هەری قەلم دەریکەم دەبشتیوە شتیوان نابێ بەڕاستی مۆزوعەکە ئەوەی سکەن بێزار بوون لەوەی کە زۆر بێزارین لە پارە نەکردن بێزارین لەکردنەوەی شەویش بێزارین بەڵام هیچ چارنی کاکە بژێوی ژیان پێویستی بەوانەیە موچەکە ئەوەی موچە خۆر بێ 2-3 مانگ جارێ موچە دێ کەسابەتی دیکە نیە بە ناچارێ بێ بکەین دەنەتوەرە سعات یەک شەو مناڵە خەوەستێن هەمووی تەڵەبەیە ئەمن تەڵەبەی طبعامم هەیە تەڵەبەی پەرستیاریم هەیە ئەوان دەیانگوت باوکە تۆ لە کرێکار مەگرە ئێمە خۆمان مادام هاوین مەجالمانەی هاوکاری دەکەین بەخوا ئەریان ئەستێنم بە 1000 ڕزالت بۆ ئەم دەشت ڕێگەکەتان دیوە لە شۆ هاوکاری دەکەن و هاوکاری مەکەن بەڵێ هاوکاری مەکەن هاوینان هاوکاری مەکەن و
لە دوای مانجی دەشوانە چند بۆ زانکۆ ئیش خۆیانەکە کەم تەرخەمیەکە لەکوێ یعنی چیتان بۆ نەکراوە دەبوا بکرێ ناوەڵە چیمان بۆ کراوە کەم تەرخێمەکە لە کشتتوکاڵ و داری کشتتوکاڵ نییە لە زراعە نییە لە کەسەکانی زراعە نیە لە بەڕێوەبەری کشتتوکاڵ نییە لە حکوومەتە دەبواە تەقتەق بەتایبەتی تەقتەق بە دیاریکراوی تەقتەق لە ئەولەویاتی وەزارەتی کشتتوکاڵە بووە چونکە تەقتەق نییە لەبەرەوەی تەقتەق بۆتە سەبەتەی خۆراکی زۆربەی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و تەنانەت ناوەڕاستی عێراقیش تەقتەق نەک لە هەنجید لە ماسی یەکەمە لە لۆبیا یەکەمە ئەوە لەوانەیە ئامارەکە لای کشتتوکاڵی تەقتەق یان لە ئەلوەکان بێ 60 تەن ڕۆژانە هەنزیری تەقتەق و دەوروبەری لە ئەلۆی تەقتەق و قەرەناو ساغ بێتەوە ماسی هەروەتێر لۆبیا هەروەتێر هەموو میوەجاتێکی 12 مانگ هەر چوار فەسڵەکەی ساڵ ئەلوەکانی تەقتەق پڕە لە میوەی تەقتەق بەڵام بەداخەوە ئەولەویات لە وەزارەتی کشتتوکاڵ هیچ هاوکارێک نەکراوین تا ئێستێمە وازیە نابێت لە پرۆژەکەی لە ئیشەکەی نەک ئەوەتە جیرانمە علی جیرانمە سیمەکەمان بینە لەبەر ئەوەی هەم پارەی ناکرد هەمیش کردنەوەکەی پێی ناکرایەوە شەو هەستا ئەنجیرەکەی دەرکرد ئەوە وشی کرد ئەوە تانجیرەکەی دەرکرد لەوەی من جوانتر و پاکتر بوو دەری کرد ئالەوە دەری هەری قەنات زەحمەتە زۆر زەحمەتە